سلااو بەڕێزان، تەمانەوە یەکێک لەو ئیمێلانەی کە تازە بەدەستمان گەشتووە ئیمێل یەکێک لە گۆڤارەکانەکە ڕەفز بە یەکێک لە توێژنانمانداوە کە پێشتری سەبمیتمان کردو بۆ یەکێک لە گۆڤارەکانی سپرینگەر. هەروەک لێردا ئاماژە پێکردە هۆکاری ڕەفزکردنەوەکەی ئەوەیە کە لەو ڕڤیو ئارتیکڵەدا یەکێک لەو وێنانە کە تێدا بەکار هاتووە بەبێ ئاماژە پێکردن بە سەرچاوە باسی لێوە کردو کە ئەو وێنەیە بەکار هاتوۆ لەلایەن توێژینەوەی کە وتەمان ئەو توێژینەوە ئاماژە بەوەی نەکردو کە ئایا توێژینەوەکەی شەخسەکەیان یا هەر کەسێکی تر بێ، بەڵام ئەو توێژینەوەیە لەو گۆڤارێک بڵاوکراوەتە کە ئەو گۆڤارە کۆپیڕایتی هەیە و بۆم هۆیش ئەم توێژینەوە ناتوانرێ لەلایەن ئەو گۆڤارە وەربگیرێ و دوای ئەوەی کە ڕەفزەکەشی کردوتەوە ڕکۆمەندی کردووە کە حتمەن بۆ محاوەری داهاتوو کە بتانەوێت بڵاویکەنەوە هەوڵ بدەن پێرمیشن لە گۆڤارەکە وەربگرن ئەوجا محاولەی بڵاوکردنەوەکە بدەن. ئەگە سێر توێژینەوەکە بکەین لێردا ئەو توێژینەوەکەیە کە تەنها یەک وێنی تدا بەکار هاتووە و ئەو وێنێش ئاماژە بە هیچ سەرچاوەیەک نەداوە و ئەوەش هۆکاری ڕەفزکردنەوەکەیە کە دەیبینن کاتێک شات.